بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایی چاکسازی لە موچە و دەرماڵە و امتیازات و خانەنشینی پەسەند کرد. هەرێک لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان دەنگیان بە یاساکەدا و هەرێک لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و یەکگرتو و نەوەی نوێژ دەنگیان بە پرۆژە یاساکە نەدات. ئەم شەو قسە لەسەر ناوەڕۆکی پرۆژە یاساکە دەکەین ئایا چی لە دۆخ و لە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەگۆڕێت. بە میواندارێک لە بەڕێزان مامۆستا بەکر هەڵاتنی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتو ئیسلامی و دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. سەرەتا راپۆرتێک دەبینین. پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای چاکسازی بەدەنجی 89 پەرلەمانتاری پارتی و یەکێتی و گۆڕان و پێکهاتەکان پەسەند کرد. هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و نەوەی نوێ و یەکگرتو ئیسلامیش بایکۆتی دانیشتنەکەیان کرد. قەزەی پاشەکەوتی موچەکە کە زۆر بەڕوونی بەڕاشکایی بگوترێ حکوومەت گرنتی دانەوەی دەکا. بۆ ئێمە بەڕاستی من ئەم هەوڵە بەجێ دێڵم ئەگەر ئەمەی تێ نەخرێ ئەم دوو داواکەی تێ نەخرێ بەجێ دێڵم. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش لە دوای بایکۆتکردنی کۆبنەوەکە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند دەنگمان بە پرۆژەکە نەدا. لە کاتی خۆی داگوتمانە کە پێویستە ئەم پاشەکەوتی موسێ فەرمانبەران لەم پرۆژە یاسایەدا بە یاسا حکوومەت هەرێمی کوردستان گرنتی بدا کە بیجێڕێتەوە بە فەرمانبەران و دومیان نابێ کەمترین موسێ خانەنشینان لە 400,000 کەمتر بێ. بەڵام ئەم دوانە بەڕاستی نەخراوەتە بەرنامەی کارەوە. بۆیە ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی سەبارەت بەم دوو پرسە بە تایبەتی ئێمە هەڵوێستمان وەرگرت و هۆڵی پەرلەمانمان بەجێهێشت و ئامادە نین و ئامادە نەبووین کە دەنگ بەم پرۆژە یاسایە بدەین بە شێوەیەکی گشتی. فراکسیۆنی یەکگرتو ئیسلامی و نەوەی نوێژ پێیان وایە لە پرۆژە یاساکە خواستی هاوڵاتیانی تێدا جێگیر نەکراوە و زامنی گیرفانی پلەباڵەکان کراوە بەڵام زامنی موچەی خەڵکی هەژار نەکراوە. چاکسازی ڕاستەقینە داین نەکوینەوە بەڕۆ. ئێمە لەگەڵ چاکسازیەکان کە نەشتەرگەری گەورە بکا بۆ جەستەی گەندەڵی ئەم هەرێمە و حکومڕانیەکەی نەک ئارایشت و جوانکاری و ماکیاژ بکە و بۆ لە بەداخەوە ئەوە هاتەدی. ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان گوزەرا جۆرێک لە موعامەرە بوو بە ناوی چاکسازیەوە لە دژی خەڵکی فەقیر و هەژار. زۆر بەڕوونی بە ئاشکرایی لێرەوە باسێکن ئەوەی لە ناو قاعەی پەرلەمانە ڕوویدا بریتی بوو لە بڕینی پارە پچڕینی پارە بۆ گیرفانی بەرپرس و پلەباڵەکان لەسەر حسابی گیرفانی فەقیر و هەژار. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش ڕای دەگەنێت پەسەندکردنی پرۆژە یاسای چاکسازی دەستپێکی ئامانجێکی زۆر گەورەیە و هەنگاوێکی گرنگیشە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بۆ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێم. ئەمڕۆ بۆ پەرلەمانی کوردستان یەکێک لە ڕۆژە مێژوویەکان بوو، ئەویش لە تەحقیقکردنی ئامانجی خەڵکی کوردستان بۆ ئەوەی کە دادپەروەری زیاتر بەرجەستە بێ و هەنگاوی دەستپێکردنی چاکسازی لە هەموو کایەکانی حکومڕانی دەست پێ بکە. بەعام پرۆژەیەکی باشە بەڵام لە تەموحی هەموو لایەکمان نەبوو حەزمان دەکرد چاکسازیەکان زیاتر بانە بەڵام دیارە هەنگاوی یەکەمە. ئێمە ئەمڕۆ دەنگماندا بەوەی کەس بە ناشەرعی دوو موچەی نەبێت. دەنگماندا بەوەی هیچ هێزێک هی هەر بەرپرسێک بێ یا هەر هی حەزبێک بێ ڕێکخراو بێ یا ڕێک نەخراو ئەبێ حساب و موچە و ژمێریاری بێتەوە سەر حکومەت و خاسع بێ بۆ ڕقابەی مالی. ئەگەر دەنگمان نەدایە واتە ڕازین بەمانەوەی ئەمە. ئەمڕۆ ئێمە دەنگماندا بەوەی کە چیتر نابێت بەرپرس لیوا فەوج سریە نەسریە لە 100 200 300 500 پاسەوانی هەبێ بەڵکووە بێ پاسەوان ڕێک بخرێت هەر بەرپرسێکی حکومی چەند پاسەوانی هەبێ بە پێی یاسا ڕێک بخرێتەوە. پاش چاوەڕوانیەکی زۆری هاوڵاتیان بۆ تێپەڕاندنی پرۆژە یاسای چاکسازی بە جۆرێک کە خواستی ئەوانی تێدا جێگیر بکرێت بەڵام دوجار پرۆژەکە بە پێی خواستەکانی حکوومەت و ڕێککەوتنی سێقۆڵی پارتی و یەکێتی و گۆڕان تێپەڕێنرا جارێکی تر هاوڵاتیان بێئومێد بوونەوە کە چاکسازی ڕیشەی لە کوردستان بکرێت. گوەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێام هەولێر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. دکتۆر هەورەمە ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە دەنگنەرانتان بە پرۆژە یاساکە باسی مەسەلەی پاشەکەوت و مەسەلەی کەمترین خانەنشین دەکرد.
ینی پێشنیازەکان چی بوون بۆ ئەوەی کە ئەگەر جێبەجێکرا بە نێوە دەنگتان بە میاسێدا؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على حبيبنا وسيدنا محمد وآله وصحبه. خۆشحاڵ بووین بە خزمەتی ئەوەی بەڕێز و خزمەتی بینەرانی عزیز و خۆشەویست وە بە خزمەتی برای عزیز و گەورەمان مامۆستا ئەبوبەکر هەڵە دنیاکەم. بەڕاستی خۆشحاڵ بووم. خۆی دیارە ئەم پرۆژە یاسایە کە لایەن حکوومەتەوە هێنراوە لە خولی چوارە میژەر هێنرا، بەڵام دوای ئەو ئەرقەلەی بۆ دروستکرا. بە تەحدید ئەگەر هەر بڕۆمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابەت، ئێمە پێشتر پێمان ڕاگەیاند بوون کە ئێمە ئەم یاسایە ئەم پرۆژەیە ئەگەر بێت و ئەو فرمودەی پێغەمبەری خوا صلى الله عليه وآله وسلم کە بنچینەیەکی زۆر زۆر گەورەیە، فەرموویەتی تؤخذ من أغنيائهم فترد على فقرائهم. ئەوە جێبەجێ نەبێتیایە کەواتە تحقیقی هیچ هەدەفێکی نەکردووە. تحقیقی مادە یەک بڕگە یەک لە مادە یەک لە یاساکەی نەکردووە کە ئەڵێ ئێمە ئەم یاسایە هەدەفەکانی ئامانجەکانی دەستەبەرکردنی عەدالەت و دادپەروەریە. ئێمە وتمان لە ڕاستیدا ئەم حاڵەتە کەم لە کەمترین حاڵەتیا کە خۆی دەنوێنێ ئەم عەدالەتە ئەوەیە کە ئەم دەرەنجامی جێبەجێکردنی ئەم یاسایە ئەو پارەی کە ئەگەڕێتەوە بۆ خەزێنە ئەگەر بێت و دووشت بەلای کەمەوە تحقیق نەکا بەلای کەمەوە، کەواتە ئەمە تەنها وەکو ئەو وایە لە گیرفانێک دەری بێنی بیخێتە گیرفانی خۆتەوە، بەڵام بە نەوعێکی تر. ئەمەی کە بەناو پاشەکەوتی موچە ئەگەر میکانیزمێکی داننرێ زەمانەتێک نەبێ بەوەی کە خەڵک دڵی خۆش بێ بڵێ موچیان بۆ پاشەکەوت کردم و لەم و داوردەوردە لەم لە دەرەنجامی ئەم یاسایە کە پارە ئەگەڕێتەوە بۆ خەزێنی حکوومەت کەمێکی سیفادە ئەکەم و هەروەها کەمترینی خانە نشینی ببێتە 400,000، ئەمە کەواتە تۆ هیچ نەکرد لە ڕاستیە. باش بەس بۆ موچەکەی زەمانەتێک نەکراوە، هیچ زەمانەتی نەخێری زەمانەتی هیتیان ئێمە زۆر بە ڕوونی داوامان کرد. طبعا دوای چەندین حیوار و گفتوگۆ لە بینی لیژنەی یاسایی و حکوومەتە دەرەنجام لە مادەی 15 شتێک ئەڵێت، بەڵام شتەکە زۆر مەتاتیە. ئەڵێ حکوومەت هەڵئەسێ بەوەی کە ژمارەیەکی بانقی حیسابی ئەکاتەوە بۆ هەر فەرمانبەرێک و ئیتر ناڵێ پاشاکەوتی موچەکەی تێ ئەو ژمار حسابی پاشەکەوتی موچەکە ئەخرێتە ناوی و ناڵێ هیچ زەمانەتێکی تیانە لە دوای وەزارەی دارایی ڕێنمایی دەرئەکا. ئێمە وتمان ئەمەی بۆ چییە؟ ئەمە تاڵتی بۆ چییە؟ ڕێکوپێک بنووسرێ پاشەکەوتی موچە نەسی لەسەر بکرێ، هەرچەند پاشەکەوتی موچە بە شێوەیەکی نایاسایی کرا و هەروەها زەمانەتێک بێ بۆ دانەوەی بە چەند قۆناغی یەکەم هیچ نەبێ، هەر مۆزەفێک هەر موچە خۆرێک ئیسفادە لەم پاشەکەوتەکە بۆی کە ئەو قەرزانەی بەلای کەمەوەی حکوومەت دەکەوێتە لای هاوڵاتی لە تەحویلی سیارە، لە قەرزی کارەبا، لە قەرزی ئاو و هەروەها لە تەحویلی خان و ئیلا ئاخیر ڕسوماتەکانی تر بتوان ئیسفادەی لێ بکە و لە قۆناغی دووەمان لە سەدا 33 بتوانێ بە کاشوەری بگرێتەوە لە دوای 8 مانگ، لە دوای 8 مانگی تر واتە بە ماوەی 2 ساڵ بتوانێت 33 لە سەدا 33 بتوانێت کە پارەکەی خۆی وەرگێتەوە. ئەگەر ئەوەی تێدا نەبێ بەڕاستی هیچ سوودێکی نییە. بۆیە ئێمە لە ڕاستیدا پێمان وایە ئەمە پێی ناوترێت ئیسلاح، بە حەقیقەت ئەمە پێی ناوترێت چاکسازی. چاکسازی کاتێک دروستە بەتابەت ئەم یاسایە کە هێنراوە کە تحقیقی ئەمەی بکردایە بەڕاستی. ئەگین تۆ تەنها بێی حکوومەت خۆی لە ماوەی 28 ساڵی حکومڕانیە ئەنواعی گەندەڵی کردووە لە هەموو سێکتەرەکانە، باشە بە لێشاو خەڵکی خانەنشین کردووە، بە لێشاو گەندەڵی کردووە، ئێستا بە شێوەیەکی نایاسایی، ئێستا دەیەوێت بە شێوەیەکی یاسایی و پەردەپۆشی بکە و چاوبەستی جەماوەر کە بڵێ ئیسلاحەکەم ئەم شتانەی کە خۆی کردوتی لە خارجی یاسا و لە خارجی ڕێنمایەکان و پرسی بە کەس نەکردووە، باشە ئەمە ئەکا بەڵام دێ لە پەرلەمانەوە ئەڵێ بۆم بەرگێکی یاسایی بۆ بەرابکەرەوە. ئەمە پێی ئەوترێکی بەڕاستی باش ئەمە وەکو خوای گەورە فەرمێ خەلەت و عەمەلەن صالحا وآخر سەیئا، یعنی بەناوی ئیسلاحەوە دێن جارێکی تریش هەمتر زوڵم لەم میلەتە ئەکەنەوە. بەڕاستی ئێمە بۆیە وتمان بەڕاستی ئێمە ئەگەر بێت و لە یاساکە زەمانەتی پاشەکەوتی موچە فەرمانبەران نەکرێ و هەروەها کەمترینی خانە نشینی نەگاتە ئەو ئاستێک
کە 400,000 بێ ئێمە دەنگی نادەین. سپاس دەکەم ماوسا و هەرواشمان کرد بەڕاستی. باش ماوسا کرد جەنابیشت بەخێر بێ. ئێوە داواتان دەکرد کە یاسای خانەشینی عێراقی یەکگرتوو لە هەرێم بچەسمێنێتەوە لەگەڵەوەش کە داواتان کرد کە مەسەلەن پاشەکەوتی موچە بگەڕێنێتەوە. بەڵام هەمیشە حکومەت باسی بارگرانی دەکە. ئێوە ڕەچاوی بارگرانی دارایی هەرێمتان کردووە کام داواکاری ینی دەتوانرێت جێبەجێ بکرێ؟ بەلای خۆی گەورە میهرەبان سڵاو لە بەڕێست و مەستا و بینەرە خۆشەویستەکان. طبعا ئێمە بۆ ئەم جلسەی ئەمڕۆمان بایکۆت کرد بە سێ خاڵی سەرەکی. یەکەم بەداخەوە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان لە کۆبوونەوەکە بێلایەن نەبوو. زۆر پێشێلی پێڕەوی ناوخۆی کرد تەنانەت مامۆستا ئازانێکە ڕێگەی نەدەدا بە ئێمە خاڵی پێڕەوی بگرین نقطە نیزام پێیگوت دەرفەتان دەدەمێ دوایی دەیخستە ناو مادەکە و مادەکەی دەخستە دەنگدانە و دەرفەتەکەشی نەدەدا لە پاش چی ینی تۆ کە ئەوە بکەی دووەم بەداخەوە ئێمە دەمانەویست ینی کە زۆرترین خواستی هاوڵاتی لەم یاساوێتەدی و هاوڵاتی سوودمەند ببێ هەست بکات چاکسازی بۆ ئەوە بوو مردوودەکەی بۆ ئەوە ئەو سوودمەند دەبێت بێ ڕاستە و خۆ ینی ئەوەی کە ئێمە داوامان کردو شتێکی مستەحیل نەبووە کە وەکو مامەساوەتی خانە نشینی مەدەنی بکرێنە 400,000 لایانی کەمەکەی خاوەن پێداویستی تایبەت کە عەدەدیان زۆر مەحدودە ینی من هەر بە ئەماگەر 88,000 خانە نشینی مەدەنیمان هەیە حکومەتەڵێ 88,000مان هەیە بڵێ مەدەنی بەڵێ بێزگە لە سەربازی ئەوە ئامارەکە خۆی حکومەت لە کۆبوونەوەکە خستە ڕوو ئەگەر ئەمانە هەر یەکی 150,000مان بۆ زیادکردنایواتە ئەگەر 250,000 ببن بە 400 لەبێنی 240 بوو ینی هەر هەمووی ملیارێک و 320 میلیۆنە کرد کە ئەمە یعنی بەڕاستی ینی کەموچێ ئەو خانەشینەکە بە 300,000 بەڵێ پێویستی بە 1 میلیارد بەڵێ بە 400,000 ینی 88,000 زەربی 150,000 دیناریکە هەرەوەنداکە بڵێ مەبەستم ئەوەیە کە یعنی عەدەدەکە زۆر نییانی ئەم خانە ئەم یاسایە لانی کەم لە بینی 50 بۆ 100 میلیارێکە جێڕێتەوە نابێ ئەمە تۆم هاوڵاتیانە لێ بەهرەمەند ببن ئەنجا ئەوەی ئەمە بۆ داوای بەرکارکردنی یاسای خانە نشینی یەکگرتوومان کرد چونکە ئەو یاسای ژمارە نوێی ساڵی 2014 زۆرترین عەدالەتی تیاڕە چاو کراوە ینی ئەو پێوەرانەی کە پلە باڵایەکی پێخانە نشینە بێ هەمان ئەو پێوەرەیە کە هاوڵاتێکی مەدەنی ئاسایشی فەرمانبەرێکی ئاسایشی پێ خانە نشین دەبێ پێوەری ساڵی خزمەت تەمەنی خانە نشینی و لەگەڵ بڕوانامە یەک یاسای موحد نەگوەکو ئێستا کە خۆیان ئەڵێن 12 یاسا هەیە لە هەرێمە لە هەمووی کارە ساتر لە جەلسەی ئەمڕۆیە ئێمە هەستمان کرد یەکەم پەرلەمانی ئەم سەرزەویین تەنانەت پەرلەمانی سۆماڵ و جیبۆتی و ئەفغانستانی جوانیە کە پەرلەمان حکومەت ئاراستی کە مامۆستا هەر پرسیارێکمانەکرد بۆ بڕگەیەتان تێ نەکردووە خانە نشینی مەدەنی ئەوەندە بێ بۆ حەت پلە بەرزکردنەوە چییە کاکە مافێکی 5 ساڵە تەرفیع نەبەسراوە بۆ فۆمیتیانی ڕخلەی وەزی لە بەرزکردنەوەی نەخێر بدانی پیانەنراوە بە شێوەیەکی ئاشکرا هەر ئەبوا ئیقرارمان کردای پلە بەرزکردنەوە بۆ فەرمانبەران وتمان بۆ پلە بەرزکردنەوەتان تێ نەکردووە وەڵا بارگرانی دارایی دروستەکە بۆ خانە نشینی مەدەنی نەکتان کرد بە 400 وەڵا بارگرانی دارایی دروستەکە بۆ خاوەن پێداویستی تایبەتت تێ نەکردووە وەڵا بارگرانی دراویست کاکە ئەبێ پەرلەمان حکومەت مولزەمکە حکومەت پابندکە بەڵامە پێڕەوی ناخۆ کاموارکراوە تۆ هەروانیە دەبێت نا بە پێڕەوی ناخۆ دەڵێ ڕای بەڵێ ئەو پێڕۆ بۆ ئەوە نییە کە قەید دروستکا و حکومت بەڕاستی کۆت و بەندی پەرلەمان بکە چونکە بە دڵنیاییەوە جێبەجێکردنی ئەم یاسایە ئەگەر بەلاڕێیان نەبڕێ داهاتێک گەجێڕێتەوە ئێوە داهاتە تۆ نابێ بیسپێری بە شوێنێکی یەقینتان لەم داهاتەیە ئەگەر بە باشی جێبەجێکری دەتوانرێ بۆ نمونە موچێکەمەندام بەسەر خانەنشین بکرێتە 400,000 بە دڵنیایەوە ینی ئەوەش بارگرانێکی ئەو تۆ نەبووە بۆ حکومەتی هەرێمی کوردستان چونکە ئەنجامی جێبەجێکردنی ئەو یاسایە لانی کەم ینی بۆکوتم 50 بۆ 100 میلیارێک گەجێڕێتەوە بە دڵنیاییەوە ینی ئەم ڕقەمانە هی خانە نشینی مەدەنی و خاوەن پێداویستی تایبەتیش ئەوەندە زۆر نەبوو دووەم یعنی تۆ ئەژمارێکی بانقی لە هەوایە بەجێهێڵی وەک ئەوایە من ڕقەمێکە خەمە سەر ئەو کاغەزە بۆ تۆ هیچ شتێک ناکە لە بازارە ینی ئەمە نابێ هاوڵاتی سوودمەند ببێ عەلەلەقەل لە هەندێک خزمەتگوزاری و باج و هەندێک قەرز کە لەسەر هاوڵاتیانە قەرزی حکوومەتە ئەگەر حکوومەت ئەمەی بکردایە کاک حەکیم
ئیجابیاتەکەی چی بوو ئەم ئەژماری بانکیە جامد نەدەبوو وەستاو نەدەبوو متحرک و جوڵاوە بوو تۆ کە ئەڕۆی بڕێک لە قەرزەکەتی پێدەدەیەوانێ ئەو کاتە جوڵێ خستە ناو بازار کڕین و فرۆشتن چونکە تۆ هەستەکەی حکومت خۆی سیقەی بە ئەژمارە بانکەکەی خۆی هەیە بەڵام ئێستا هیچ گرنتیەک نەکراوە لە ڕادانپیانان چییە؟ ئەوە 5 ساڵە خەڵک ئیسفادەی لەم پاشەکەوتی موچیە نەکردووە کە بە ناڕەوە سەپاندوێنە زەمانەت چیە 2-5 ساڵی تریش نەڕوا و بە ناوی قەیرانی دارایی و بە ناوی ئەوەی کێشەمانەیە لەگەڵ بەغا و ئەوانەوانەیە لانی کەم ئەگەر لە 100 تا 5 هاوڵاتی لی سوودمەند بواە هاوڵاتی ئاهێکی ببەرە هاتەوانێ لەبەرەوە ئەوەی ئێمە ئەمڕۆکە مووقیفمان گرتووە ئەم سێ پراکسیۆنە مووقیفمان گرتووە لەسەر خواستی خەڵک مووقیفمان بەرژەوەندی حیزبی نەبووە نەخێر هیچ بەرژەوەندی ئادەی کە ئێماڵین خانەنشینی مەدەنی بکرێتە 400,000 کامێ بەرژەوەندی حیزبی ئەسڵە نەگەر ئەمە قرار وایە دەستکەوت بێ ئەوە دەستکەوت بێ بۆ هەمومان لە دنیاە معارەزە لە ڕوانگەی ژمارەی کورسیەکانی مامەڵی لەگەڵا ناکرێت لە ڕوانگەی پێگە و پێز و قووەتی تەرحەکانی ئێبا ئەم چاکسازیە کە خواستی هەمولایەکمان بوو با پێشنیاری دەسەڵاتیشی تیابێ پێشنیاری ئۆپۆستۆنیشی تیابێ هەمومان شانمان بایەتە بەری بمامتە ئەمە یەکەم جارە لە جوخزی خۆمانینە دەرەوە بەرژەوەندی باڵاکان ڕەچاوکەین چکە خۆ معارەزەش کوڕی ئەو وڵاتن زەمان وڵات شوێنێکی ترۆ ناتون سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە هیچ داواکرا ناو پەرلەمانی شتیانەوە بە تایبەتی بۆ دابینکردنی هەلی کار ئێسێمە دەبینی خەڵک لە ڕێگەی هەندەران کە بژیانێکی باشتر بۆ نمونە لە ڕێگادا گیان لەدەستدا لە کروسهالی کار نیە هیچ داوا نەکرا پرۆژەیاسەکە بەشێک لە داهاتەکەی تەرخام کرێ بۆ دەتوانانی زانکۆ و پەیمانگەکان هەلی کار بۆ گەنجان بەرەخسێنرێت بەڵێ کا حەکیم ئێمە ئەو شتانەمان هەموو لە ڕاستیدا باس کرد لە کاتی خوێندنەوەی دووەمە وەکو عەرزم کردی ئێمە باسی ینی ئێمە جەختمان لەسەر ئەوە ئەکردەوە کە ئەم پرۆژە یاسایە بۆ ئەوەیە کە ئەندازەیەک پارە بژێردرێتەوە باش ئەم ئەندازە پارە ئەبێ هەوڵ بدە ئیستیخدام بکرێ لە مەساڵح و بەرژەوەندیەکانی خەڵکە هەموو فئەکان بەتایبەت ئەوەی کە جەنابیشت ئاماژە پێێت ئەوەشمان دەر ئاماژە پێکرد هەلی کار بۆ گەنجەکان دامەزراندنی ئەوانەی کە چەندین ساڵە مەعەهەد و زانکۆیان تەواو کردو بۆ خۆیان لە ماڵەوە دانیشتن بەڵام وەکو جەنابی مامۆستا ئەبوبەکر فەرمووی مشکیلەکە ئەوە بوو وەکو ئەڵێ سەمیعنا وعەسەینا گویان لێ ئەگرتین لە کاتی خوێندنەوەی دووەمانیە گویان لێ ئەگرتین و لەلایەن پەرلەمانتارەکانیشانەوە لەلایەن پەرلەمانتارەکانیشەوە تەیید ئەکراین طبعا بە پەیڕەوی پەرلەمانی کوردستان بۆ معلوماتی جەنابەت ئەوەیە کە هەر پەرلەمانتارێک کاتێک کە طرحێکەکە ئەگەر سێ کەسی تر تەییدی بکە ئیتر ئەوە سەرۆکی پەرلەمان ناتوانێت کە نەیخاتە دەنگدانەوە ئیلا ئەبێ بخاتە دەنگدانەوە پەیڕەوەکە خۆمان دامانناوە پەرلەمانی کوردستان داینەوە بابەتەکە ئەو وێسە پەرلەمانی کوردستان خوێنەوەی سێهەمیش ئەکاکە خوێنەوەی دەنگدانە بڵێن پێوترێ خوێندنەوەی سێهم ئەمڕۆ کە ئەوە بوو ئێمە هەرچیمانەوت ئەو شتانەی خۆمان تەڕەحمان کردبوو خۆشیمان بوو بەوەی کە ئەو شتانی کە تەڕەحمان کردووە هیچ نەبێت جزئێکی بەشێکی بەچای خۆمان ببینینەوە یانیکەم خرێتە دەنگدان هەرلانەکەم بخرێتە دەنگدان و با دەنگلێنە بەڵام ئەوان چۆن بوو ئەوان ناقسە دەنگدانە کاتێکە ئەمە ینی ئەوەی کە سەرواوێک بزانێت لە ئیشی پەرلەمانتاری و یاسا و ئاگای لە پەیڕەوی پەرلەمانی کوردستان ئەزانە کە ئەمە خەرقی پەیڕەوی ناوخۆ باش بەتاڵ چونکە ئێمە سەبوونمونە ئەو بابەتەی 400,000 بۆ کەمترین خاننشینی زیاد لە 25 پەرلەمانتار تەییدی کرد نەک سێ پەرلەمانتار باش نەخرایە دەنگدانەوە بۆ وەڵا لە بەرەو بارگرانی دروستەکە بابەتی دیکە بابەتی پاشەکەوتی موچە زیان لە 30 پەرلەمانتار تەییدی کردووە هەمووی تەییدی کردووە بەڵام ئەوان طبعاً بۆ ناخسە دەنگدانەوە بۆ ناخسە ناو راپۆرتەکە بۆ ئەوەی طبعاً ئەگەر بخرێتە دەنگدانەوە دەنجی بدەنێ بە حساب حکوومەت ڕازی نابێ قوبوڵی ناکە چونکە پێی جێبەجێ ناکرێ دەنگیشی نەدەنێ طبعاً ئیحراجە بن لە بەرچاوی خەڵک لەبەرەوەتیان ئێمە هەر نایخێن ئاسڵ هەر نایخێنە دەنگدانەوە ئێمە کاتێکە نوقتە نیزاییمان ئەگرت هاوارمانەکەمان و با قسەی خۆمان بکەین ئەو بابەتە مەخە دەنگدانەوە زۆر هاوارمانەکرد مەیخە دەنگدانەوە بەڕێ سەرۆکی پەرلەمان تا قسەی خۆمان بکەین نوقتە نیزایی بگرین کەچی ئەخرا دەنگدانەوە اینجا دوایش بێمان لێ نەئەگیرە باش بەس ئێوە بۆچی دەنگتان بێت لە کاتێکە مەسەلەنێک پەرلەمانتار شتی باشی تێدایە بۆ دروستکردنی سندوقی خانەنشینی تێدا ئەوەشانەوەی ئەوانەی کە بەنایاسایی بنن پلەکانیان پێداوە لە خانەنشینی باشە بەس مەسەلەنەوەی پاسەوانی کەمکردنەوەی موچەی پلە باڵەکان کە 6 ملیۆن و مەسەلەن 400,000 بۆم جارە زۆرترینەکەی دەڵە 4 ملیۆن و مەسەلەن 100,000 کاگە حەکیم بنشینەیە گێڵە العیبرەت بالنەتائج باش عیبرەت بە نەتیجەیە
تۆ کاتێککە دارێک ئەڕوێنی بەروبوومەکەی پێیەکە ئەگە بەروبوومەکەی چی لەیەکە ئەم بەروبوومە چی لێ نای بەروبوومەکی هەبێ ئەگە بەروبوومەکەی هات نەیخەوت و ئیسفادەی نەکە هیچ ئەم یاسایە بۆ ئەوەیە کە خەڵکێک بە نایاسایی خانشین کراوە معاشێکی زۆر وەرەگرێ باش چەند ساڵە خەڵکێک بە پلەیەکی پێدرا و پلەی وەزیفی کە ڕۆژە لە ڕۆژان ئەسڵەن تیان نەبووە بە هەزاران پاسەوانی بە ناوی مەکتەب سیاسی و بە ناوی بارەگا و بە ناوی چی و پاسەوان بەرپرسی وهەیە لیوایەک پاسەوانی هەیە باش بەرپرسی وهەیە 500 پاسەوانی هەیە هیوەوەی لە ئاخری کەم و زۆر ئێتۆ ئەم هەموو مەڤالیمان ئەگەڕیتەوە بۆچی ئەیگەڕیتەوە بۆچی بۆ ئەوەی کە جایەکتر گیرفانی حکوومەتی پێ گەرمکەیتەوە پێ پڕکەیتەوە چۆن شتی وابێ یعنی حکوومەت لەم پرۆژە یاسا لە دەرەنجامەکانی کە زیاد لە 100 ملیار دینار بۆ ئەگەڕێتەوە بە پێ ئەو تەخمینانێکە کراون 1 دیناری سەرف ناکاتەوە لەم چین و توێژانە بەڵام خۆ دەڵێ ئەولەویات بۆ زیادکردنی خانەنشینی ینی پابەندیتیانە باشە ئەولەویات باشە کاگە حەکیم ناڵێ ئەولەویات لە یاساکە تەبەن بڕگەیەکی تەثبیت کراوە مامۆستا بەکر ئەڵێ ئەولەویات دەدێت بە ئاڕاستی زیادکردن بە ئاڕاستی یەکی 15,000 بۆ زیاد لە زیادمان کردنەوەمانەتوان هەیە 15,000 چیە 20,000 چیە بۆ خانەنشینێک هیچ ئیسفادەی لێ ناکە ئێمە وتمان ئەبێت دەق بکرێت دەق بۆ ئەوەی کە ئێستا ئێمە ئەندای پەرلەمان ئێمە یاسا لەلایەن ئێمەوە دەرەشێ وایە و ئێمە هەم مؤسسەی ڕقابیشین ئێمە دوای طبعاً کون بە کونی حکوومەت دەگەڕێن و 2 مانگجارە 3 مانگجارە داوای راپۆرتی لێکم زین دەرەنجامی ئەم یاسایی چی لێ کردووە یەکێک لەوانە ئێمە ئەو مادەیە بۆن مادەی 15 ئەڵێن باش ئێوە توتانە ژمارە حسابێک ئەکرێتەوە باش کوا ژمارە حسابەکەتان کردەوە یامنا ئەڵێ کردومانێتەوە ئەڵێن ئەی کوا ئەو ژمارە حسابێش کوا پارەکەی تایە نەخێرتیان نیە ئەی بۆ تیانە خۆ لە یاساکانی ئاڵێ کە ئێمە وعدی شتی وامانداوە باشە بەسەر چاو باشە لە یاساکە خۆ لە مادەی 15 بڕگەی 2 ئەڵێ کە ئەبێ لە دەرەنجامی ئەو پارەی کە ئەگەڕێتەوە ئەبێ بە ئاڕاستی زیادکردنی خانەنشینی و موچەی کەم و ئیلە ئاخری ئەوە بکرێت کوا چیتان کرد ئەوە کردومان چیتان کردو ئەوە نە خانەنشینیمان زیاد کردو چەند یەکی 15,000 20,000 25,000 بۆ زیاد کردوون دەمی ئێمە ئەبەسرێ ئەڵێ یاساکەمان جێبەجێ کرد وەکو خۆی بۆیە ئێمە ئەمانون نا ئەبێ بنووسرێت 400,000 لە 400,000 کەمترە بۆی دوای ئێمە بڵێن یاساتان جێبەجێ نەکرد کوا یاساکە کوا جێبەجێتان کرد لەبەرەوە بەڕاستی کاک حەکیم من حەقیقەتت پێ بڵم بۆ ڕای گشتیش تاکو ئێستا ئێمە وای لێ حاڵی بووین حکوومەت ئەمەی کرد بەس بۆچی کردی بۆچی بەس بۆ ئەوەی کە کۆمەڵە پارە بگێڕێتەوە لەوانەیە کە کۆن خۆی هەر یەکە بە جۆرێ بۆ ئەوی دەنگیان پێپیاکە بۆ ئەوەی کە دەنگەکانیان بکڕێ بۆی کە ئینتیمان بکڕێ ئەوەی کردووە ئێستش ئەوێ بە جۆرێکی تر لەوانی وەرگێتەوە لە شتێکی ترە ئیسیفادە لەکە کە لە مەساڵح و بەرژەوەندیەکانی خۆیان نابێ غێری ئەمە هیچ مەسلحەت و بەرژەوەندێکی خەڵکی تیان نیە چونکە نەتیجەکەی وا دەرچوو یعنی معقولە ئێمە بۆ نمونە 25 پەرلەمانتار 30 پەرلەمانتار مادەیەک داوا بکەوە تەییدی بکات دوای نەخرێتە دەنگدانەوە لەبەرەوەی کە بارگرانی دروستەکە لەسەر حکوومەت باش سپاس دەکەم مامۆستا بەکر مەسەلەن ئەوەی کە داوا کرابوو بەشێک لە پەرلەمانتاران یعنی تەناو کرابوو کەمترین موچە بکرێتە 400 یاخود خانەنشینی یاخود بۆ موچەش ینی بۆ موچەش داوا کرابوو بۆ نمونەندەیەک فەرمان بەرهەیە مەسەلەن گرێ بەستووەوانی تر کەمەندامان لە خوار 400,000 لە کاتی موچەشانە خانەنشینی بڵێ ئەگەر پرۆتۆکۆ خۆشبەختانە پرۆتۆکۆڵەکانی پەرلەمان ماون لە داهاتووە هەر کەسێک توێژینەوە بکا لەسەر ئەم قسانی کە پەرلەمانتاران کردویانە بە پێی پێڕەو وەکو مامۆستا فەرمووی کاتێک کە سێ کەس تەئیدی پێشنیازێکەکە ئەبێت جێگیر بکرێ بۆ جەلسەی دەنگدان مادەی 92ەکە لە پێڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان ئەبێ بخرێتە لە جەلسەی دەنگرام خرێت دەنگدانەوانێ یعنی ئەم هەر شەو ڕووپاکخان و کۆندامی لیژنەی یاسایی ئاماژەی پێدا کە ئێمەمانە نەمانزانی بچی گوزەراوە لە ڕێخستەوەی لیژناوە بەشەکەنە شەو ئاماژەی پێ ئەو تەرخانە دەرێنراون ئێ باشە تۆ بە چه حەقێک دەریهێنی وەک مامۆستاوتی ئەو دوو ئامانجی لە پشتەوە بووە ئەگەر دەنگی نەدەنێ احراجە بن لە بەردەم جەماوەرە دەنگێنێ حکومەت ملزەمەکە چکەوە فعلا یعنی ئەمە بە مەتاتی ئەمە لەوانێ بەیانی 6,000 زیادکە بیکاتە 300 300 هیچ نییە لە ڕاستی ینی لە چا ئەو مەبلەغی کە دەگەڕێتەوانێ بۆیە ئەگەر لە مادەکەی هەبوایە 2 ڕۆژی کە بۆ لێپرسینەوە و مسائلە و پرسیار ئاراستەکردنی حکوومەت ئێمە مادەیەکی قانونیمان بەدەستەوە بەس ئێستا هیچ ڕێژەیە کە دیاری نەکراوە ناتوانێت باشیانی ئەمڕۆ بەڕێز دەدوو دەمە پینە و پەڕۆیە باشیشتیانی نا ئێمە لە بیدایەتەوە تومانە ئەبێت چاکسازی ڕاستەقینە و ڕیشەیی بێ چاکسازی حەقیقی بێ ئەمە دەستپێکێکە ئەگەر جێبەجێ بکرێ
بۆ گومانە تێرە جێبەجێ بەڵێ گومان هەیە لە جێبەجێکردنی کەوک خۆی بۆ نمونە هەر ئەم حیزبانە خۆیان چێ چوو ئەم هەموو وەکیل وەزیر و ئەم هەموو ڕاوێژکارە و ئەم هەموو کادیرە حیزبیە کە ڕۆژێ دەوامی حکمی ناکەن معاشی حکومەت وەگرن چی ئەمانی دامەزراندووە چی ئەم هەموو خانە نشینە سەربازیە کە ژماریان 170,000 لە ملازمێکەوە هەتاوەکو فەریقێک دامەزران هەرم حیزبانە بۆ نمونە بەیانی لە قەزای پێنجوێن 300 پێشمەرگە با بڵین خانە نشینیان بۆ کراوە لەم 300 100یان ناهەقا ئایا ئەم لیژنەیە کە ئەڕوا لیژنەی چیە ئەڕواهی کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان هی ئەوانی پێشووتر کە خۆیان بۆیان کردوون ئەمانە دێن ئەو دۆسیانە تحقیقکەنەوەانێ کاکە بۆ کەم ئەندام لە خولی پێشوو کە پشکنینیان بۆ کرایەوە لیژنەکە هەبووە بەرتیلی وەرگرتووە بۆ 150,000 کەمەندامێک کە پشکرینەکە مستحق نەبووە بەڕێی کردووە لە ڕاستی ئێستا ئەمانەکەەوە مامۆستاوتی وعودی انتخاباتیان پێدراوە ئایا ئامادەن ئەمانە ینی زەخت دروست ناکەن ئەمانە کادری حیزبین و بۆ خۆ دەزانی ینی حیزب هەیە جێگەی بۆ کراوەتەوە لە مادەیەکی قانونیە گەرانتی پێدراوە مادەی پێم وایە شەشەمە لە مادەیەکە بەڵێن بەو حیزبە دراوە کە ئەو کادرە حیزبیانت کە مافەکانیان نافەوتێ بەو مەرجە ئەو حیزبە پشتیوانی لەم پرۆژە یاسایە کردووە چ جۆرە مافێکیان نافۆتێ بۆ ئەمانە کادری حیزبین بەڵێ کادری حیزبین کە دەوام ناکەن لە دەوایری حکومەتە هیچ دەوامێک ناکەن بەڵام موچەکانیان وەک فەرمانبەری حکومەت وەرەگرن مدیرن ملاحظ فەنین مدیر عامن بۆ نمونە ڕاوێژکارن ئەم مواسەفاتانیان هەیە بەڵام لە دەوائیرەکانیان نین لە ناو مەکتەب و بارەگا حیزبیەکانە دەم و دەستگا ئۆرگانە حیزبیەکانە داوامی خۆیانەکەن ئەمە گرنتیان پێدراوە کە معاشتان نابڕێت چاکسازی یعنی چی چاکسازی فعلەن کەسێک کە بەناحەق 20 ساڵە 30 ساڵە موچە وەرەگری ئەبێ بیبڕی چۆن نەڵی نایبڕی ئێمە گوێمان لێبوو لە هەندێک پەرلەمانتار نابێ موچەی کەس ببڕێ چۆن موچە نابڕی کابرا بەناحەق وەریگرتووە لە ڕاستیە بۆیە لەبەرەوە ئەم مەشروعە دەستپێکێکە بەڵام هەموو چاکسازی نییە چاکسازی ڕاستەقینە لە نەوتایە لە گرێبەستایە لە مساتەحایە لە داهاتی خاڵە گومرگەکانە لە داهاتی مەتارەکانایە لە یاسای وەبەرهێنانایە کە گەندەڵێکی زۆری تیاکراوە ئەمە ئەگەر بچێتە جێبەجێکردنەوە هەنگاوی ئیجابیتیان بەڵام ئێمە ئەمانەویست پرۆژەکە متەکامیلتر بووایە پرۆژەکە هاوڵاتی دڵی خۆش بێ ئێستا سێری کە شەقامی کوردستانی شەقامێکی کوشوماتە یەک ساڵە خەڵک مەشغوڵەکرێ یاسای چاکسازی خولی پێشوو ئەم خولش بەڵام تەماشاکی پرۆژێکی نیوە ناچڵ بەرهەمە بێ بەڵام ئەمڕۆ مەسەلەن سەرۆکی حکومەتیش پێیان بڵاو کردەوە کە بەڵێنەکانیان جێبەجێ کردەوە جێبەجێکردنی بەڵێنی لایەنە بەشداربووەکانی حکومەت نییە بەگشتی ئەو مافی خۆیەتی بڵێ ئێمە بەڵێنەکانمان جێبەجێ کرد بەڵام ئەکرا ئەم یاسایە متەکامیلتر بووایە هاوڵاتی ڕاستە و خۆ سوودمەند ببوایە لوی ئەو پلانەی خوارەوەی موچە کە بە خۆت ئەفەرمووی پولەی 7-8-9 ئەمانە بە فعلی سوودمەند بوونایە بەشێک لە گرێبەستەکانمان تەعین کردا گرێبەست مامۆسازانی خوێندنەوەی یەکەمیشمان بۆ کردووە حکومەت دەڵێ من لاریم نییە 28,000 کەسە 6یان مامۆستایە 6,000یان ئەڵێ من مشکلەم نییە کەچی کە خوێندنەوەی یەکەمی بۆەکەین پەرلەمان ئیشی لەسەرەکاڵە وڵات جارێککە بیجێڕنەوە بۆ من داتا زانیاری لەسەر کۆکەمەوانێ لەبەرەوە پێمان وایە بەڕاستی پرۆژەکە پرۆژێکی نیوە ناچڵ بوو سپاسان دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵات تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0-773 153 85 ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامیز ڕۆشتیە هیچ چپسێ
پیاوێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکەبریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ جارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕست دکتۆر هەورامە گەرم بۆ لای بەڕست بارەت بە پلە باڵەکان کە پێشتر مشتومڕی زۆری لەسەر بوو نەدەکرا زیاتر لەوە کەمتر بکرێتەوە ئێستا بڵین چۆنە ڕێژەکە بە لە سەدات چەندەی پلە باڵەکە خۆی پلە باڵەکان لە ڕاستیدا لەمە و پێش کە کرا بوو زۆر بوو خانشینی پلە باڵەکان خۆی بابەتەکە خانەنشینی نییە کاک حەکیم ئەگەر حەقیقەت پێ بڵێم بابەتەکەوەی پلە باڵەکان معاشەکەیان زۆرە کاتێککە معاشەکەیان زۆرە طبعاً خانشینەکەشیان زۆرە بێ ئێمە طبعاً چەندین جار جەختمان لەسەر ئەوە کردوێتەوە پرۆژەشمان پێشکەش کردو بۆی کە با موچەکەیان کەم بکرێتەوە پلە باڵەکان کە موچە کەم کرایەوە خانەنشینیش طبعاً نەتیجەیە ئەنی ئەوە مقدمێ بۆ ئەو نەتیجەیە خۆی ڕاستەوە خۆ یعنی ئۆتۆماتیکەن کەم ئەبێتەوە بەڵام لەگەڵ ئەوەی شاتابان ئێمە هەر هەنگاوێک قاعدەیەکی شەرعیمان هەیە کە ئەڵێ ما لا یودڕەک کولوه لا یوترەک جلوه تۆ ئەگەر شتێک بتەوێت هەمووی بەدەستبێنی ئەگەر نەتوانی هەموویشی بەدەستبێنی ئەگەر توانیت ئەندازەیەکیشی بەدەستبێنی هەر بیکەی باش لە مۆزوعی پلە باڵەکانی کراوە باشترە لەوەی پێشتر بڵێن ئەی طبعاً باشترە بۆ باشترە لەبرۆ لەوە پێش پەرلەمانتارێک بە 6 ملیۆن و نیو خانەنشین کراوە 6 ملیۆن و نیو ئەگەر مەرجیتیا بۆ مەرجیتیانە بێ مەرجیتیانە هیچ مەرجە بۆ وەزیر و بۆ بەڕێوەبەری ینی پەرلەمانتارێک وەزیرێک خوێنەواری نەبوو بێ لەگەڵ پەرلەمانتار و وەزیرێکا کە پرۆفیسۆر بێ هەروەکو یەکیان وەرگرتووە پەرلەمانتار و وەزیرێک و پلە باڵایەک مدیر عامێک بڵێن کە با زیاتر بڵێن ئەندام پەرلەمان و وەزیر باسکەین ئەوەی کە پیان وترە پلە باڵا ئەم 30 ساڵ خزمەتی هەبوو بێ ئەم تەنها ئەم 4 ساڵی پەرلەمانی خزمەتی هەبوو بێ نەک 4 ساڵیش ئەسڵ لە یاساکە ئەڵێ ئەگەر ساڵێک تەواوکە لە دوای ساڵێک لە دوای 2 ساڵ ئەتوانێت خۆی خانشینکە ئەوەی پێشتر بڵێ ئەوەی پێشتر ئەوەی کە هەموار کرایەوە ئەسڵ باسی ئەوەش ناکات باسی 2 ساڵەکەش ناکات یعنی پەرلەمانتار و وەزیر ئەتوانێت ئەمڕۆ کە سوێنی خوارد بۆ بەیانەکەی خۆی خانشینکە بۆ معلوماتان ئەوەی ئێستا طبعاً وا لە خولی چوارەمە ئێمە کۆمەڵ لە هەموو فراکسیۆنەکان کۆمەڵێک پەرلەمانتار وازی هێنا لەم دوایەوە هەندێک پەرلەمانتار هاتنە شوێنەکەی وانە بوو مامۆستا بەکر یەکی 3 مانگ و 4 مانگ و 5 مانگ ئەندام پەرلەمان بوون وەکو پەرلەمانتارەکانی تر کە 8 ساڵ پەرلەمانتار بوو دووخول خانشین کران باشە ئەم شتانە زۆر بوو باش بەڵام ئەم جارە طبعاً باشترە بەڕاستی ئێمە ئیسلام ئەمرێ مەخەمە بابایەکی ئیسلامین ئەبێ ئەهلی ئینصاف کەمترە موچی ئەم جارە کەمترە من پێ دەڵێم بە نەسی بۆی کە بە زمانێکی زۆر سادە قسە بکەم بەڕاستی وی هەموو کەس تێ بگا جاران پەرلەمانتار بە 6 پەرلەمانتار و وەزیر بە 6 ملیۆن و نیو خانەنشین کراوە باش بۆ هەمووشیان وەکو یەک ئەوەی کە پرۆفیسۆر بێ ئەوەی کە نەخوێنەوار بێ ئەوەی کە 30 ساڵ خزمەتیە بێ ئەوەی کە 1 ڕۆژ خزمەتیە بێ 1 ڕۆژ 1 شەو 1 سەعات دوای ئەوەی کە سوێنە خۆ اینجا دوایی خانشین بکرێ هەمووی بە 6 ملیۆن و نیو بۆی براوەتە ماڵەوە و بۆی دانراوە باش ئەم جارە طبعاً کەم کرایەوە تا ئاسی چەند لە 115 لە 115 ملیۆنێک و 400 هزار ینی کەمترینە ملیۆنێک 400 هزار کەمترینی ملیۆنێک و 400 هزار دوای ئەوە کەسێک کە شەهادەکەی بۆ حساب ئەکرێ هەر لە ئیعدادیەوە بۆ معهد بۆ بەکالۆرۆس ماجستێر دکتۆرا بەو جۆرە لە یاساکە هەیە ئیعدادیە 1 لە 100 بۆ زیادەکرێ معهد لە 102 بەکالۆرۆز لە 104 و ماجستێر لە 106 و دکتۆرا لە 108 بۆ جۆرەیە ینی زۆرترینەکان لە 150 تێپەڕ ناکەن ئەوەی سەقفەیدانراوە لە هەموو حاڵەتێکە ئەگەر شەهادەی ئەعلای هەبێ و 30 ساڵ خزمەتی هەبێ و چی هەبێ
ینی بەپی ئەو ڕێژێ بگاتە لە سا هەفتا و هەشتا و نەوەدیش هەر دێنێتە خوارە و دێتە خوارە بۆ لە 150 نابێت لە 150 تێپەڕێ بەڵام کەمترین خەڵک ئەو لە 150 بەرەکەوێت لە ڕاستیە کەمترین خەڵک بۆ لە بەرەوە ینی شەهادەی تایە ئەبێت ئەو پەڕێ بێ بەرزترین شەهادەی هەبێ اینجا لە 180 بۆ زیادە بێت و هەروە خزمەتەکان لەبەرەوە لە ڕاستیدا ئەمە خۆی هەنگاوێکی باش بوو تا حدێک هەرچەند ئێمە ینی داوامانە کرد کە کەمتریش بێت بەڕاستی زۆر کەمتر بێت ئێمە داوامان کرد وتمان ئێمە ئەمانەوێ وای لێ بێت کە ینی هەستێکی وای پێ نەکرێت ینی جیاوازەکەی زۆر کەم بێ بەڵام دیارە خۆ هەموو شتێکیش بە ئارەزوی ئێمە نابێت بە حقیقت ئینا ئەگەر ئێمە بە بەویستی ئێمە بووە ئێمە لەو ڕێژێش کەمترماندا سپاسەکەم مامۆستا بەکرد سەبارەت بە ڕێکخستنەوەی پاسەوان کە لەم پرۆژێدا هەیە و بەڕێز پێشتر لە هەم لە ژنەی ناوخۆم پێشمەرگە شکارت کردووە ینی بۆچی درایە دەست حکوومەت بۆچی پەرلەمان خۆی دیاری نەکە ینی لەمە دووە وەزارەتی ناوخۆ ینی چۆن بە ئارەزوی خۆی پاسەوان بۆ وەرپرسەکان دیاری دەکرێت بۆچی لەلایەن پەرلەمانەوە تهدید نەکراوە کۆی خۆتان مثلا سێ پەرلەمانتار بۆ پەرلەمانتاران تهدید کراوە سێ پاسەوان بەڵێ ینی تەنها بە قانون بەس پەرلەمانتار بە قانون پاسەوانی بۆ تهدید کراوە ئەوەکانی دی هەمووی لە گۆترێ و بە میزاج بووە بە مەحسوبیەت و منسوبیەت بووە دوو ئەمە بۆ وەزیری ناوخۆ وەڵامەکەی ئەوە بوو کە ئێمە هەتا هەندێک پەرلەمانتار عەدەدیان ئەوت لە 60,000 بۆ 70,000 پاسەوان هەیە لە کوردستانە ئەوەی وید ئەم ڕقەمە پشت ڕاست نەکراوەتەوە ئێمە تا ئێستا نازانین ژمارەی پاسەوانی بەرپرسە حیزبیەکان چەندێکە ئەبێ ئەمە و پاسەوانانە بین پۆڵێن کەین ئەژماری کەین دواتر ڕێکی بخەینەوە بەسەر پلە باڵاکان و هەروەها بەسەر بارەگا حیزبیەکان و ئەو کەسایەتیانی کە پێویستیان بە پاسەوان هەیە و ئەمە ڕێک نەخراوەتەوانێ و بە فیعلیش یەکێکە لە سەرچاوەکانی گەندەڵی چکەم پاسەوانانن کە هەڕەشە گوڕەشە لە خەڵکەکەن لەسەر فولایەتی هاوڵاتیە کوژن و ئەمانە پارێزەری ئەم مافیاگەرایی و چەتەگەریانی ناو مەرزەکانن کە پەرلەمانتاران ئاماژیان پێدا کە کۆمپانیا هەیە 50 میلیۆن دلار قازانجەکە لە مانجێکە بەهێنانی شتی قاچاق و کە بە حیمایە ئەکرێت لە مەرزەوە هەتاوەکو ئەفرۆشی دەکرێتە ناو بازاڕەوە ئەمە نەعەدالەتێکی زۆری تێدایە ئەم پاسەوانانەوە بەشێکی ئەمانە بە خۆ دەزانی لە کاتی انتخاباتە تەزویریان پێکرێت ساختەکاریان پێکرێت پاسای حکومەتەوەی کە عەدەدی لانیە دوایی ڕێکی خاتەوانێ بەڵام نەدەبوو پەرلەمان ڕێکی بخامەرکی بۆ ژمارەکە بۆ سەرۆکی هەرێم دیاری بکە بۆ سەرۆکی پەرلەمان نازانم بۆ خۆی لە خولەکانی پێشودا تەنانەت سەرۆکی هەرێمیش ینی بڕیاری بۆ دەرکردووە کە ڕێک بخرێتەوانێ ئەبێ مەسئولەکان ئەو عەدەدەیان هەبێ بەڵام بەداخەوە هێشتا نەچێتە باری جێبەجێ ئەی سەبارەت بە ڕێکخستنەوەی پێشمەرگە هیچی تێدا یەکەکانی ژمێرە هیچ لە دۆخە دەگۆڕیانی ئەمە چاکسازی ڕاستەقینە دروست دەکات لە بواری بۆ نمونە سەربازی لە بواری سەربازی طبعا لە 147 بودجەی هەرێم ئەڕوا بۆ منزومەی سەربازی پێشمەرگە خانەنشینی سەربازی ئاسایش وەزارەتی ناوخۆ دژە تیرۆت لە 147 بودجە بۆ معلوماتی جەنابەت هەر چوار خولەکەی بەم خولەشەوە هەر پێنج خولەکەی پەرلەمان بە وەزیر و پلە باڵا و پەرلەمانتارەوە 12 ملیارە مانگانە بەڵام تەنها خانەنشینی سەربازی زیاد لە 100 ملیارە لە 170,000 کەس بەس خانەنشینی سەربازی بەس خانەنشین بەڵام منزومەکە بە ئەو چوار سلکەی کە باسم کرد لە 147 بودجە ئەبن باش بۆ چونکە 160,000 هێزەکانی ئاسایشی ناوخۆن 170,000 خانەنشینی سەربازیە نزیکەی 200,000 بۆ 220,000 پێشمەرگەیە 50,000 ئاسایشە بەمانە ئەمە ئەگاتە سەر و 400,000 بەس مامۆستا خۆت جارێکی ترامەژ پێکرد لە کاتی شەڕی داعشە پێشمەرگەی ڕاستەقینە دەگەشتە 40,000 بەڵام من لە خولی پێشوو شاکە کاک مستەفای سێقادر وەزیری ناوخۆ بوو 43,000 پێشمەرگە و کاک جەباری لە شنگالەوە هەتاوەکو جەلەولات 43,000 پێشمەرگە لە جەبەکان کاک جەباریاوەر لەم کەناڵی ئێوە ئاماژەی بەوە کردووە کە نزیکەی 40,000 پێشمەرگەی حزوری مەیدانی ئەم ڕقەمە ئێستا ئەم عەدەدە لەلایەن هاوپەیمانانی شۆ گوشارەکە بۆچی دەڵی 200,000 کەس بەناوی پێشمەرگەوەیە بەڵێ بەناوی پێشمەرگەوەی بەڵێ لە یەکەکانی 70 و 80 و بەرپرسەکان و بەو ناوانە تۆمار کراوە بەس وجودی نییە ئەمانە لەبەر ئێستا گوشارێک هەیە ینی هەیئەتێک لە هاوپەیمانان لەگەڵ وەزارەتی پێشمەرگە من لەسەر وەک لیژنەی پێشمەرگە بانگی هاوپەیمانانمان کردووە هاتوونە سەردانی وەزارەتی لیژنەی پێشمەرگە و خۆمان چوینێتە وەزارەتی پێشمەرگە ئێستا
ئەوان زەختێکیان لەسەر کردو نوتویانە ئەم داعمەی ئێمە بۆ ئێوە کە ماگانە 28 میلیارە نزیکی 25 میلیۆن دۆلارە داعمی ئێمە بۆ ئێوە بێ پێشمەرگە ڕێکخەنەوە ئەبێ هێزی پێشمەرگە لە 100 بۆ 120,000 کەس زیاتر نەبێ زەختێکیان لەسرە هیوادەوە بۆ ئێمە بە هاوپەیمانانیشمان وتووە ئەبێ ئەم زەختە ئێوە بیکەن بەس مامۆستا بۆ ڕەخستنەوەی پێشمەرگە یەکە ژمێرەکە هیچی تێدایان پرۆژێ ئەنی دەبێتە سەرتایەک بۆ چاکسازی بۆن لە بواری سەرباز ئەمان یەکەی ژمێریاریان یەکە خرێتەوانێ بە پلەکانە ئەچنەوانێ ئەو پلانی کەوەریان گرتوون هەیە پلەی زیاد ناشایستەی وەرگتووە پلەکەی لێ ئەسەندرێتەوانێت چ خانە نشینە چ لە ئێستادایە هەیە بە پێچەوانەوە زوڵمی لێکراوە ئەبێ پلەکەی بەرزکرێتەوانێ هەموو ئەمانە و ئەبێ بواری سەربازی و پێشمەرگایەتی یەکێک بێلەوانە حتا ئێستا خۆ وازە حاڵە ڕێکخرا و ڕێک نەخراو خۆی حکومەت اعترافی کردو ئەم شەی بەکارهێناوەکە چواردە بۆ خۆتە زانی چواردە لیوان ڕێکخراون ئەمانی کە ڕێکخراون ئەوەکەیتر ڕێک نەخراوە هێزی پەرش و بڵاوی حیزبین سەر بە حیزبەکانن تەنانەت وەزیری پێشمەرگا ئاماژەی بۆدا جیاوازی لە موچەکانیشیانە هەیە و بۆ خۆشت دەزانی لە کاتی شەڕی داعشە یەکەکانی پاسەوانی و پێشمەرگە بە ناوی ناوچەی گەرم هەندێکیان خستنە سەر زێرەوانی و بەرگری و فریاکەوتن ئەوەی هێزەکانی حیزبەکانی ترکە پاسەوانیان نەبوو زۆڵمیانێکرد مچیچکەمەندان ئەی سەبارەت بە دەرماڵەوەی کەمڕۆ پەسەند هیچ مەترسێ لەسەر دەرماڵی فەرمانبەران ئەو پرسیارەمان کرد لە گفتوگۆکانە لە خوێندنەی دۆما وا وەڵام درراینەوە لایەن حکوومەت ئەوەی دەرماڵەی یاسایی بێ نابڕێ بەڵام دەرماڵەی ناشایستە و نایاسایی دەبردرێ ئەمە وەڵامی وەزیری دارایی بوو و وەڵامی سکرتێری ئەنجومەنی وەزیرانیش بوو دەرماڵە ئەوەی کە بە یاسایی و وەریگرتووە بەڵام ئەو دەرماڵی کە ناشایستێ و نایاساییە ئەوە بە دڵنیایەوە پێداچوونەوەی پێدا دەکرێت باش سپاس دەکەم دکتۆر سەبارەت بە چاکسازی کە ینی ئێوە پێشتر داوەتان کرد بوو کە پرۆژەکە گشتگیرترێ بۆ نمونە نەود لە خۆ بگرێت خاڵە سنووریەکان لە خۆ بگرێت بواری وەبەرهێنان لە خۆ بگرێت بە شێوەیەکی گشتگیرتر مەسەڵەن چاکسازی لە هێزە ئەمنیەکان لە خۆ بگرێت بەڵێ بەس کا حەکیمبات تێبینێک بڵێم بەسەر پرسیارەکەی پێشوت لەسەر پلە باڵاکان طبعا ئێمە لەگەڵ ئەوەی شا هەردەنگمان نەدایە باش بۆ معلوماتی جەناب و بۆ ڕایگشتیش لەگەڵ ئەوە پێتان کەم ویان پێتان زۆر و لەبەرەوە ئێمە وتمان ئەمە عەدالەت تحقیق ناکە ئێمە جەختمان لەسەر ئەوە کردەوە ئەم دوو بابەتە ئەبێ یەک پاکێژ بێ بابەتی دابەزاندنی خانشینی پلە باڵاکان بابەتی یەکسەر بەرزکردنەوەی خانەنشینی ئەوانەی کە خانشینیان کەمە و موچەی خانشینیان کەمە وتمان ئێمە لە ڕاستیدا کاتێک عەدالەت تحقیق ئەبێ کە ئێمە ئەمان بەرزکەینەوە کە ئەمان بەرز نەکەینەوە کەواتە عەدالەت تحقیق نەبووە خۆمە بەستەکەمان ئەوە نەبووە کە ئێمە واتەوەکو خۆی بێ نا ئێمە ئەڵێن ئێوە ئەم پارێ لەم خەڵکە ئەبڕن لە پلە باڵاکان لە وئیلە ئاخری لە خانشینی نایاسایی وئیلە ئاخری ئەوەی کە لە یاساکە بە تەفسیلی هاتووە ئەبێ بۆ چی بێ بۆ نەتیجەیەک بە کە پێشتر ئاماژەم پێکرد کەمادام ئێوە واناکەن کەواتەر بۆ گەرمکردنی گیرفانی حکوومەتە جایەکتر بە جۆری تری ئیسفادە لێ کاتەوە بۆ کڕینەوەی ئیرادەی خەڵک بۆیە ئێمە لەگەڵ ئەوەی شابەڕاستی هەر لەگەڵی نەبووین و هەر دەنگیشمان هەر بەس پێشتر بە فەرمی وکوتم داواتان کرد پرۆژەکە گشتگیرتر بێت طبعا ئێمە وەکو ئەوەی کە جەنابت ئاماژەت پێکرد لە پرسیارەکەتا ئێمە لە حەل لە سەرەتاوە تێبینیمان هەبوو لەسەرەوەی کە ئەم پرۆژەیە مادام ناوی نراوە چاکسازی کەواتە چاکسازی ئەبێ لە داهاتەوە دەست پێ بکات باش حکیمە پەرلەمانتاری باشە من و مامۆستا ئەبوبەکر هێشتووکمان لە خولی چوارەمیشە پەرلەمانتار بووین باشە لە خولی چوارەمایەکی ئەوە 5 ساڵ وا بوو چونکە ساڵێکیش درێژ کرایەوە ئەمەژەوە ساڵێک و بۆ ساڵ و نیوێک ئەڕوان ئەمە بەلایەکەمەوە 6 ساڵ 6 دانە ساڵە ئێمە لەو پەرلەمانەی کوردستانیان کە مەفروض وایە بە پێی پەیڕە و بە پێی یاسا بە پێی یعنی هەموو میقیاسێک و هەموو میزانێک هەبێت لە مانگی هەموو ساڵێک حکوومەت پرۆژەی یاسای بودجە بنێرە باشە تاکو ئێستا 6 ساڵە من لەو پەرلەمانی کوردستان 6 بوشەم لە هەر ساڵێ وشەیەکم نەبینیوە لەسەر بودجەی ئەم وڵاتە بێتە پەرلەمانی کوردستان ئەم جارە پرسیار لە حکوومەت کراوە هیچ وەڵامی ئەم جار پرسیارمان لێ کردەوە هیچ وەڵامێکی باشە باشە قیناکە شارێکتان کردو وەکوەرکی پەرلەمانتاری بۆن لەسەر داهاتی نەوت کە ئێستا باز دەورەکە کە نیوەی داهاتی نەوت دێتەوە وەزارەتی دارایی مەسەلەن 300 میلیار مەسەلەن دیار فشار ماوە ئێمە نەیکەین باشە فشار ماوە نەیکەین وەکو چی ئەوە بڵێ چی فشارێکی یاسایی و مەدەنی بە ئێمە کردومانە بەڵامش ئیسفادەی نییە بۆی ئێمە وتمانەگەریەوە چاکسازیەکەن فەرم وەرن داهاتی نەوت چییە و چۆنە و چەندێکە کەس نازانێ
11 پەرلەمانتان لەو هۆڵای یەکێکی نازانێت سەرۆک پەرلەمانیش ناسانی وڵا ئەویان پرسیار لە خۆی بکەن ئەویان پرسیار لە خۆی بکەن نازان بەڵام پەرلەمانتاران نازان بۆ نزانین چییە شتی مستەمسەکە دەبێ بهێنرێتە شتی مەکتوبات و نووسرا و مستەمسەکی ڕسمیە بهێنرێتە پەرلەمانی کوردستان داهاتی نەو داهاتی خاڵە سنووریەکان داهاتی گومر داهاتی ناوخۆ هیچی دیا هیچی نازانی چییە و چۆنە و چەنە باشە بەس پێ دوایان پرۆژە چاکسازیە با دو پرسیارشم بێ هیچ لە دۆخی خەڵکی هەژار ناگۆڕێت یاخود لە سەدا چەندی چاکسازی دەکات ئەگە جێبەجێ بکرێ واللهی من بە نەزەری خۆم ئەگەر یاساکەش بەو جۆرە کە هاتووە جێبەجێ بکرێ چاکسازیەکی جوزئیە باش ینی جوزئیە و دۆخی خەڵک بەپی یاساکە نابێنم کە گۆڕانکاری بەسەرا بێت باشە سپاس لەبەرەوە تۆ ینی موچە خۆر ئەگەر ئەوەی کە و پاشەکەوتێک کە هەیەی هیچ زمانەتێک لە یاساکانە بێت چی بازار تحرک بە بازار ماوەسا لەسەر چاکسازی ڕاستەقینە پێ دوای هەنگاوی تری بە دووادادە چاکساز حکومت بەڵێنی داوە کە لە سێکتەرەکانی کێشابینێرێ من ئەو قسەی مامۆستاکەم ئەگەر ئەم یاسایە گرنگ بووایە هاوڵاتی هەستی بکردایە کە ئەمە لە بەرژۆندیەوە من پێم وایە ئەمڕۆ بازار ئەشڵەقا و جموزۆڵێکی دروستە کرد لە ڕاستە هیچ جموزۆڵە دروست ناکە معنای وایە هیچ ینی یاسایەکی وا گرنگی چاکسازی کە ڕەهەندی دارایی هەیە کاتێک کە جوڵە ناخاتە ناو شەقامەوە هاوڵاتی پێی مرتاح نییە بەڵگە ئەوەیە کە کەم و کوڕیتدایە باشە دو پرسیار بەسەرەوەی کە یاداشتێکتان دا بە سەرۆکاتی پەرلەمان بۆی دانیشتنی لەسەر کۆچی گەنجان بۆ دەوری وڵات بکرێ پێ دوای بەرپرسانی ئەم وڵاتە بەرپرسن لە گیان لەزدانی ئەو گەنجانە بەڵێ ئەم گەنجانی کە لێرەوە سەرخۆشی لە کەسوکاری ئەو قوربانیان ناکەین ئەمە یاداشتەمان ئەمڕۆ بە ئیمزای چەند پەرلەمانتارێک کە جەلسەیەکی پەرلەمان بۆ ئەومە بەستە تەرخان بکرێ هیوادارین بکرێت چونکە هێشتا ئێمە 14 ڕۆژ پشومان ماوە ئەقڵی تەشریعی کاتی ماوە لەم 14 ڕۆژە ئەهێنێ لە وڵاتێکە ینی لە نەرویج یەک هاوڵاتی کوژرا هەموو حکوومەتی مەشغوڵ کرد 14 هاوڵ خێزان و خانەوادەی بە ڕێزی ئەم وڵاتە کۆسکەوتون ئەهێنێ کە ئەم دیاردەیەکەین بەڵێ ئەوەی کە وا لە گەنجەکە سەر هەڵگرێ ڕێگەی هاتوونە هات بڕێ ببنە خۆراکی دەریاکان ناومێدیەتی بێکاریە بێ ئیشەتی دانە مەزراندنیەتی نەبوونی سەروەری یاسایە ئەو جیاوازە چینایەتەیە کە هەیە ئەرچی حکوومەتە کە گفتوگۆیەکی جدی لەسەر ئەمە بکەین بۆی ئەم پێش هاتوو قوربانیانە حدێکی بۆ بنانی و کۆستەکانی میلەتەکەمان زیاتر نەکەن لە پرۆژەکەش هیچ سیتیانی بۆ هەلی کار لە پرۆژەکەش یەکێک لە ئەو مامۆستا زانێت چەندین پەرلەمانتار ئەو پێشنیازە پشتگیری کرا کە بعد بەشێکی بۆ دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بە تایبەتی یەکەمەکان بێ بەداخەوە ئەو پێشنیارش دەرهێنرایەوە جارێ بەڵێ سوپاس زۆر سوپاس بۆ بەرە زەمانەوە بەکرێڵاتی ناوی پەرلەمانی کوردستان دکتۆر هەورامان گەچێنەی ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بە ئەو کارانم خواتەمەلە سواز بۆ تۆ